ئەگەر تەواوی جوانیەکانی دنیا لە تەمەنتا کۆ بکەیتەوە هیچیان ناگاتەوە بە یادگاریەکانی مناڵی. لەم کۆڵانەشدا بۆ ماوەی 100 ساڵە نەوە لە دوایینەوە یادگاری تۆمارەکەن. تەیراوە یەکێکی دیکەیە لەو گەڕەکانەی هەولێر کە جێی یادگاری چەندینەوە و هونەرمەندی هەڵکەوتووی وەک زیاد ئەسعەد و زاهیر عومەرە. ئەمیش دوا بە دوای تەعجیل خانەقا جوولەکان لە ڕیزی گەڕەکە میلی و دێرینەکانی شارەکەدایە و لە ساڵی 1923 لەلایەن تاهیر ئاغاوە بنیاد نراوە. بناغەی دروستبوونی گەڕێکی تەیراوە لە ماڵێک و حەسارێکەوە دەستی پێکرد. بەڵام ئێستا ئەوەندە فراوان بووە چەندین بەشی جیای لێبۆتەوە. ناوی گەڕێکی تەیراوە لە تاهیر ئاغاوە هاتووە کە زۆر جار پێی وتراوە تەیرۆ. ئەم کەسایەتیە لە گوندی چمەدوبزەوە هاتووە. سەرەتا ماڵێکی گەورە و حەسارێکی ئاژەڵان دروست دەکات و خاوەنی زەوی و زارێکی زۆر بووە. بە دانیشتوانی هەولێری وتووە هەرکەس لە گەڕێکی تەیراوە خانوو بکات زەویەکی بە خۆڕایی دەداتێ. لە ساڵی 1930 بەدواوە چەندین کەس لەو گەڕەکە خانوویان دروست کردووە و دوای 7 ساڵ ژمارەیان گەیشتۆتە 40 ماڵ. حاجی سعدیە لە دایکبوو دانیشتووی ئەم گەڕەکەیە. تەواوی جوانیەکانی لە ڕابردوودا جێهێشتووە و پێی وایە دراوسێتیش بەهاکەی جارانی نەماوە. وەڵای جاران زۆر دنیا خۆش بوو، جیران لەکە جیرانی فەرقی بێک یەکیان نەدەکرد. وەڵا کچ و کوڕپێکەوە گەبەیان دەکرد. نەمان دەزانی دنیا چیە و چ نییە. هەتا جاهێریش بوو نەمان دەزانی. وەڵا سەربان ستارەمان نەبووە. ئەوە هەموو پێکەوە دەنووسین خوشک و برابووین. وەڵا بابە لە کورد و لە عەرەب و لە تورک و لە مەسیح و هەڵکۆڵانمان هەموو چیەک بوو. هەمووش خوشک و برای بوون. ئەرێ وەڵا باش بوو جیرانەکانی مە لە تەیراوەی. ئێستا نازم دنیا گۆڕایە. دەترسێم ئەمە گۆڕاینە دنیا هەر دنیایە. ئەمە گۆڕاینە. بێڕەحم بووینە ڕەحم نمایە. کەسری بە کەس ناسووتێ. هەدبی نەدبی کەس پێت نالێ. ئێستا هەر کەس دەمالی خۆیتی. ئەرێ وەڵا. تازیەک باید تازی 7 ڕۆژی لە شیومان لێ دەنە لۆ مال ساحب مردیەکەی. ساحب مردیەکەی لێ نەبوو ئایا تو بە سەرفت دەکرد ئەوە دەکرد هیچ. ئێستانە نەخێر. ئێستا پیاوەتی نمایە. بەس قسە و قسەڵۆکمایە. کو هەستی و کو دانیشی پێ دەلێ. ناجارنەوە نەبوو. جیران جیرانی باش بوو، داک و خوشک بوون. ئەرێ وەڵا یارمەتیەکمان دەکرد، پێکەوە ساواریان دەخڵاند هەر شتایان دەکرد. کەس فەرقی بەیەکی نەدەکرد. ئەرەوەندەم لەو دنیای دیتیان. ئەوەتی لە دایک بووە لەو گەڕەکەمە. وەستا ئەحمەد 40 ساڵە لەم گەڕەکەدا دووکانی هەیە. خۆشی لەوێ لە دایک بوو و باز لە پێکەوە ژیانی جاران و جەنجاڵی ئەمڕۆ دەکات. تقریبا 33 ساڵە بە 2 دینار و نیوی لێرە بووم. حتا گەیشتە ئەوڕۆ قەرەباغیچا بوو. توڕمبێلێک لەو سەری بات بە دەمانزانی چێیە لە هەفتایەکان. ئەلعان 2 ملیۆن توڕمبێل هەیە لەو کوردستانەی. هە توڕمبێل پێ ناژوورێ. کار و کاسبیش زەعیف بووە ئەلعان زۆر. 20 مار لە عەسارێکی دەنووست ئاشاکی ڕوو دیێگا و دەستی هەبوو. خەرک لەگەیەک تەبا بوو وەکو خوشک و برا بوو. ئەلعان لە زیرانی خۆت ئەگەر گورگ نەبی گورگ دەتخوا. پێشتر کابرا دەڕۆیش مەسەلەن دەچووە بەغدایە دەچوە حەزێ مار و منداری خۆی ئامانەتی زیرانی دەدا دێگەوە لۆتون بەجێشت. ئەلعانەوە نمایە. نە خوشک و برایەتی مایە، نە باب و ئەولاداتی مایە، نە برایەتی مایە، هیچ هەموو تێکچووە. هەرچەندە تەیراوەش یەکێکە لە گەڕەکە دێرینەکانی شاری هەولێر. بەڵام جیاوازیەکەی لەگەڵ گەڕەکەکانی دیکە ئەوەیە هەتا ئەمڕۆژ ئاوەدانە و ژیان تێیدا بەردەوامە. گەڕەکی خانەقا، گەڕەکی تەعزیل، گەڕەکی عەرەبان ئەوانە کەونن هە لە بیدایەتی خانیەکانیان خراپ بووە. ئێستا ئەوان تقریبان مەیلە و چۆل کراینە، هەندێک منتیقە هەر چۆل کرایە هەندێکیان. تەیراوەش کۆنە بە زۆر ئاوەدانە. وەچیوان نییە تەیراوە تەمان شارەکە حیسابکە. بەخۆی بازاڕی هەموو شتێکی هەیە. سد گوێ لەو تەیراوەی هەیە. خواردن هەیە، مریشک هەیە، چایخانە هەیە، مەتعام هەیە، سدوێ هەیە. گەڕێکی تەیراوە لە سەرەتای دروستبوونیەوە تا ئەمڕۆ لەگەڵ هاتنی وەرزی پاییز و بارانباریندا
ساڵانە چەندین جار ڕوبەڕووی لافاو دەبێتەوە. تا ئێستا هیچ کام لە کابینەکانی حکوومەت ئەم کێشەی بۆ دانیشتوانەکەی چارەسەر نەکردووە. وەختی خۆشی ئەلەو پشتەوەی ڕا کەندێک دەهات، کەندێکی گەورە بوو، ئیسام و سەری قەپات بووە لە شێستەکان مار ئەلەو کۆرانانە مار هەموو ئاوی هاتە ناوێ، خەرگماری کەتە مەکتەبان، حکوومەت سەمونی دەدانێت، سەمونی ئاشای هەبوو بۆچی ئەلعان نەبوو، سەمونی ئاشای هەبوو، هەموو خەرگ جلک و ملکی نەما هەبوو کەتە بن خانی بەسەری داڕوخوا. ئەمن مارم سار کۆران لەو کۆرانی زێڕنگران دەچە ژۆرە لەوێ بوو، وەڵاهی پیرێژنە کەتە بن خانیەکەی نەوێران بچین دەری بینین، ئەو هەموو هات بۆ مارەکان، خانیەکان دەلەرزین، ئەو جەلایە زاری ژەمە هەر پەیەزان لێرە لێمان دەدا دەکەوینە ناو ئاوێ، زار هەیە ئاو هەتا ئێرە توانی من دێ، ئەوە چەند حکوومەت هات و ڕۆیی کەس چارەی ناکە، ئێرە خۆرە مەزرایەکەش گچکەیە هێڕاناگە لە شێستەکان ئەو دیوەی تقریبان 500 مەتر دەڕۆی، جۆخینی دەغری بوو، بۆچی دەغر دەدراوە داهات لەوێن دەرێ چا دەکرا پشتەوە ئەولاتر برێن بەرەو شێستی ئەوە هەموو دەغر بوو، ئەوە هەموو دەغر بوو، ئەوە هەموو بووە بینا و خانی و وەزعەکەی گۆڕا.